گروپێکی ژینگەیی ژمارەیەک سەتڵی خۆڵی ڕەنگی سەوزی وەک هەنگاوی یەکەم بۆ نەخۆشخانەی هیوا دابین کردووە کە تایبەتە بە پاشماوە مادە پلاستیکەکان. ئەمە لە پێناو زیاتر گرنگیدانە بە پاراستنی ژینگەی کوردستان بە تایبەت چۆنەتی فڕێدانی خۆڵ و خاشاک و پاشماوی پزیشکی و مادە پلاستیکەکان کە وەتە جێگەی باس و خواسی ژینگە دۆستان. ڕاگەاندنی پرۆژەی جیاکردنەوەی پاشەڕی پلاستیک لە پاشەڕی ئاسایی و دوا بە دوای گواستنەوەی ئەم پاشەڕ پلاستیکیانە بۆ کارگەی ریسایکلینگ بەمەبەستی دووبارە بەرهەمهێنانەوەی پاشەڕ پلاستیکەکان. مەبەستمان لەم پرۆژەیە هاوشێرکردنەوە هاوڵاتیانە کە ژینگەکان بپارێزن، چونکە دوجار هەر زیانێک کە بە ژینگە ئەگات بۆ خودی هاوڵاتی خۆی ئەگەڕێتەوە، وەکو ئاشکرایە لە ساڵانی ڕابردووە کە ڕێژەی شێرپەنجە بە بەرچاو زیادی کردووە. و یەکێکیش لە هۆکارەکانی شێرپەنجە با بڵێن هۆکارێکی بنچینەیە کە ژینگەکە پیس بووە لە هەموو ڕوویەکەوە. ئەگەر ئێمە بتوانین ئەمە وەکو هەنگاوێکی سەرەتایی دەست پێ بکەین ژینگەکەمان پاککەینەوە و ئەمە ئەبێت هۆی ئەوەی کە بتوانین ڕێگری بکەین بە ڕێژەیەکی چەنە کەمیش بێت بتوانین هەرچۆنێک بێ ڕێگری بکەین لە زیادبوونی شێرپەنجە. ڕەنگی سەوز هەڵبژێردراوە لە بەرەوەی ڕەنگی سەوز نزیکە لە سروشتەوە، ئەتوانین بە ڕەنگێکی ژینگە پارێزی داینین بۆ ڕەنگی سەوزمان هەڵبژاردووە و ڕەنگەکانی تریش کە خۆی لە نەخۆشخانەیە مەوجودە ڕەنگی سەوز ڕەنگی ڕەش و ڕەنگی زەردە، ڕەنگی ڕەشەکە بۆ پاشەڕی ئاساییە و ڕەنگی زەردەکەش بۆ پاشەڕی پزیشکیە. ڕەنگی سەتڵی خۆڵی ڕەش تایبەتە بۆ پاشەڕۆ ئاسایەکان و ڕەنگی زەرد بۆ پاشەڕۆ پزیشکەکان و ڕەنگی سەوزیش بۆ پاشەڕۆی مادە پلاستیکەکان بەکاردێت. لەو ڕێگەیەوە پاشماوە و مادە پلاستیکەکان تێکەڵی پاشماوی دیکە ناکرێت و بە ئاسانترین ڕێگا دەتوانرێت ڕیسایکل بکرێتەوە. گروپی ژینگە پارێزی کە دکتۆرە لاوین ئەندامی گروپەکەی سەردانی نەخۆشخانەی هیوای کرد بە مەبەستی زیادکردنی سەتڵێکی پاشەڕۆی پلاستیکی کە خۆمان ڕەنگی ڕەشمان هەیە و ڕەنگی زەردمانەیە ڕەشەکە بۆ پاشەڕۆیەکی نۆرماڵی ئەحتیادی، ڕەشە زەردەکەش بۆ پاشەڕۆی پزیشکیە و ئێمە زۆر سپاسیان نەکەین هیوادارین ڕێکخراوەکان هەر لە پاڵپشتی خستخانەی هیوا بەردەوام بن و بەنسبەت ئەوەشەوە کە ئێمە هاوڵاتیان بەشێکمان هەیە لێرە بەشی ئینفێکشن کۆنتڕۆل لە ڕێگەیەوە کارمەندەکانی خۆمان ئاگادارکەینەوە. ئێمە سێ ڕنگمان هەیە بڵێ ڕەنگی ڕەشمان هەیە بۆ پاشەڕۆیەکی ئەحتیادی، ڕەنگی زەردیشمان هەیە بۆ پاشەڕۆی پزیشکی، ڕەنگی سەوزیشمان ئیزافە کرد بۆ پاشەڕۆی پلاستیکی. بە وتەی ژینگە دۆستان هەنگاوەکان زۆرن تا بتوانرێت پلان و چارەسەر هەبێت بۆ زیاتر پاراستنی ژینگە. هەر هەنگاوێکیش سەرەتا کە دەست پێ دەکات پێویستی بۆ دەبێت پاڵپشتی هەبێت تا بە شێوەیەک پرۆژەکە فراوان بکرێت و لەو ڕێگەوە وشاری زیاتر بدرێ بە خەڵکو لە کۆتاییدا ئامانجەکە بۆ گشتی دەبێت چونکە پاراستنی ژینگە ئەرکی هەمووانە. ئەحمەد ئیسماعیل گەلی، کوردستان، سلێمانی.